دوایەوەی کە هەواڵێ بڵاوبووە لەلایەن لە یەکێک لە چالاکوانەکانی سنووری قەزای دووکان و ناحیەی پیرەمەگرن کە گوایە ڕێژەیەکی زۆر لە ماسی لە سەرچاوەی تابین مردووە لەناو ئاوەکە. ئەمڕۆ ئێمە بۆ دایانچوون لەگەڵ بەڕێوەبەری کشتتوکاڵ و لێپرسیاوی بە پەنجەماسی و کارمەندان و شارەزایانی لە بواری پەنجەماسی لە قەزای دووکان هاتینە سەرچاوەی تابین. ئەوەی تێبینیمان کرد سەرچاوەی تابین سەرچاوەیەکی گرنگی ئاوی ئەم ناوچەیە، بەڵام بەداخەوە بەوەی ئەو بارودۆخی وشکە ساڵی و کەمی بارانبارینە سەرچاوەکە لە کزی داوە. ئەم سەرچاوە لە چەند لایەکەوە ئاوی تێ دوو سەرچاوی ئەساسی هەیە. سەرچاوەیەکیان ئاوی شیرینە، سەرچاوەیەکیانەوەی کە ئێمە ئێستا وەسای لێرا هات بۆنی جیاواز ئەم ئاوەیە. ئەوەشی کە ماسیەکانی تیا مردووە ئەو شوێنەیە کە بۆنی ئاوەکە جیاوازە، وەکو ئەم ڕێزانەی کە شارەزان لە بواری ماسی ئاڵێن ئەیرا ئەم ئاوە کبریتی زیاترە و ئۆکسیجنی کەم بۆتەوە بەوەی کەمبوونەوەی ئاوەکەوە کەم بەوەی وشکە ساڵێەوە کە ئاوە کەمی کردووە سەرچاوی مادەی کبریتی زیاتر دروست بۆ ئۆکسیجنی کەمترە. ئەو ماسیانەش کە لە لێرا بوون بەوەی ئەو کەمی ئۆکسیجنەوە مردوون و ئێستا ئێمە ڕامەسپاردن کە وردە هەردوو سەرچاوی ئاوی شیرین و ئاوی ناتەبیعیەکە نزیکن لە یەکەوە. ئەو ماسیانە بگوازنەوە هەوڵدەن بیگوازنەوە ئاوا شیرینەکە و دوای ئەم محاولەش ئەگەر بەشێکی مایەوە تۆڕی بۆ بێنن و وردە بە هێواشی بتوانن بیگوازنەوە نزیک هەر بخەنە ئەو سەرچاوە ئاوا شیرینەی کە لە تەنیشتایەتی. لەمە چارەسەر زیاتر نییە. ئەوەی تێبینیشمان بۆ ماسیەکان ڕاستە ڕێژەیەک مردووەوەی کێمەت بینیمان، بەڵام ڕێژەیە کەمیش ماسی تایە و پەنجەماسی، بەڵام ئەوەی ئەرکی ئەمەیە وەکو ئیدارە و وەکو کشتتوکاڵ و ئەوەی پەنجەماسی دووکان ئەوەی ئەرکی پێویستە جێبەجێمان کردو